سیستەمی نوێی جیهانی بەرەو ئاقارێکی تازە دەڕوات و هەندێک لە تیۆرسێن و لە ئەوانەی کە لە مەجای جیۆپۆلیتیکە ئیشەکەن پێیان وایە چیتر ئەم نظامە جیهانی لەسەر دروستکراوە دوای جەنگی جیهانی دووهەم و بەتایبەت دوای جەنگی سارد چیتر ڕەوایی نییە ناتوانێت بەردەوام بێ و جیهان لە بەردەم ژانێکی نوێی لەدایکبوونی سیستەمێکی نوێی جیهانیایە بە بەڵگەی چی بە بەڵگەی ئەوەی کە ئێمە لە بەردەم هەرەسێنانی ئەو نۆرمانەین کە کۆمەلگای نێودەوڵەتی دروستی کرد لە دوای جەنگی جیهانی دووهەم کە ئەوش خۆی بینێتەوە لە یاسای نێودەوڵەتی خۆی بینێتەوە لە ئەنجومەنی ئاسایش خۆی بینێتەوە لە نەتەوە یەکگرتووەکان خۆی دەبینێتەوە لەو دام و دەستگای نێودەوڵەتیانەی کە لە ماوەی دەیان ساڵی ڕابردووە کۆمەلگای نێودەوڵەتی دروستی کردووە بۆ ڕێخستنی پەیوەندیە سیاسیەکان نێودەوڵەتان و بۆ ئەوەی فەوزا و ئاژاو و پشێوی لە نێوان دەوڵەتەکانە هەڵبگرێت. بەڵام ئێمە دەبینین لە چەند ساڵی ڕابردووە بەرچاوی خۆمان بە ئاشکرا بینیمان کە نەتەوە یەکگرتووەکان پاشەکشەی کردووە ئەنجومەنی ئاسایش لاواز بووە چیتر وڵاتە جلهێزەکان ناتوانن پێکەوە قەرارێک دەرکەن کە بتوان ئاشتی بۆ بەرقەرار بکەن بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و بتوانن ئاشتی بەرقەرار بکەن بۆ جیهان و ئەمە خۆی دەبینێتەوە لەوەی کە لە مەسەلەی غەزە